ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. زۆر ومێد هەڵچنرا لەسەر دانیشتنەکانی پارتی و یەکێتی بۆ پێکێنانی کابینەی نوێ، بەڵام کۆبوونەکەی دوێنێ هیچ دەرەنجامێکی نەبوو. چونکە بۆ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاری کردووە بۆ پارتی دەبێت لە سێ سەرۆکات یا ئێستا چوار سەرۆکاتێ، چەنە سەرۆکاتی پەرلەمان زۆر خۆیانان لە قەرەی ئەم پارتیە یەکێتی، بەڵام وەک سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، سەرۆکی ئەنجومەنی دادوەری، سەرۆکی پەرلەمان، یەکێتی داوای دوو سەرۆک لەمانەکە. هەروەها لە ناو وەزارەتە سیادیەکان یەکێتی پێداگریەکە لەسەر وەزارەتی ناوخۆ، ئەگەر ناوخۆش نەبوو سامانە سروشتیەکان، هەروەها پەیوەندیەکانی دەرەوە. بەڵام پارتی دەڵێت ئەمانە هێڵی سوورن و دەبێت بۆ پارتی بێت. پێشنیارێکی کردووە یەکێتی بۆ پارتی کە گوایە وەکو جاران با پۆستەکان 50/50 دابش بکرێواتە 50/50 لە نێوان خۆیاندا دابش بکرێ. بەمەش پارتی ڕازی نییە، دەڵێ هەر لایەنێ و دەبێت بەپێی ئستەحقاقی هەڵبژاردننی خۆی پۆستی پێ بدرێت. بۆ ینی ناکۆچەکان زۆرن لەسەرەوەی کە ئاسان نییە بەم زوانە بگەنە ڕێکەوتن هەریەکە لە پارتی وێکێتی، چونکە هەمویان دەیانەوێت پێگەیەکی بەهێزیان هەبێت لە ناو حکوومەتدا. دیار نییە ئایا پێکێنانی کابینەی دەیەم دەکەوێتە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یا دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بەڵام ئەوەی کە من بە دوواداچوونم کردووە نیەتێکەیە بۆ ئەوەی کە هەم لای یەکێتی بە تایبەتی لای پارتیش کە پێکێنانی کابینەی نوێ بکرێتە دوای هەڵبژاردنەکانی عێراق ئەگەر هەڵبژاردن بکرێت. جا ئەمە بەشێک دەبێت لە گفتوگۆی ئەم ئێوارەی من لەگەڵ بەڕێز فازڵ بەشارەتی ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە بە خۆشحاڵیوە لە شاری هەولێری پایتەختەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. کاک فازڵ سڵاو لێ بێم، کاتت باش. سڵاو لە ئێوە و ئێوارەی ئێوە و هەموو بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان باش. زۆر زۆر سپاس. کاک فازڵ، ینی خەڵک ومێدی زۆر لەسەرەوە هەڵچنی بوو کە هەریەکە لە پارتی وێکێتی لە زۆربەی کۆبوونەکانیش باس لەوە کرا کە زۆر لە یەکەوە نزیکن بۆ پێکێنانی کابینەی دەیەم. بەڵام ئەوەی کە دوێنێ ڕوویدا، ئەوەی کە چنگ من کەوتووە ئەوەیە کە تاوکو ئێستا ئەو پێداگیری کە یەکێتی نیشتیمانی کوردستانێکا لەسەر وەرگرتنی دوو لە سەرۆکایەتیەکانی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی هەرێم پارتی لای قبوڵ نییە. بۆیە ینی جگە لە وەزارەتەکانی کەش کە من ئاماژەم پێە، ینی بەو پێ بێ پێکێنانی کابینەی دەیەم تۆزێ ئەستەمە بێ لە کات و ساتی خۆیان پێک بێنرێ. خوێندنەوەی جەنابتان چییە بۆەوە؟ ئایا ئەوەی یەکێتی داوایەکە بەڕاستی حەقە، ینی بە پێی ئەو کورسیانەی کە هێناوێتی، یاخود مەرجدانێ بۆ پارتی بڵێ من ئەم مەرجانەم هەیە ئەم بەشداری لە کابینەی نوێیەکەم؟ بەڵێ، زۆر سپاس بە ناوی خۆی گەورە و میهرەبان. سپاس بۆ ئێوە و ڕەخساندنی ئەم دەرفەتە کە بتوانین هەندێک تەوزیح وە ڕوونکردنەوە لەسەر بارودۆخی گشتی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان بدەین. هەرچەند بەڕاستی من ناچمە ناو تەفاسیلی گفتوگۆکانی پارتی وێکێتی چکە هیچی لێ نازانم و معلوماتیشم لێ نییە و نامەوێ بەڕاستی معلوماتی هەڵا بدەم یان بڵاو بکەمەوە. بەڵام لە کولە ئەوەندەی کە من بەش بە حاڵی خۆم هەستی پێ دەکەم، خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان باڵێکی ئارام باڵی بەسەر هەموو هەرێمی کوردستاندا کێشاوە و هەرێمی کوردستان ئێستا لە جەوێکی ئازادانە گفتوگۆ لەسەر هەموو بار و بابەتەکان دەکرێت، بە تایبەتی لەسەر کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان
بە بڕوای من ئەمە مژدەیەکی خۆشە، چونکە گفتوگۆکان نین لە ناو بارودۆخێکی ئاڵۆزی ڕقەستوریە یان بێئومێدیە. گفتوگۆکان هەمیشە ئومێدبەخشن و لە ناو جەوێکی ئارامدا دەکرێن و کرانەوەیەکی زۆر باش لە مابینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. بەڵام ئەوەندەی کە من دەزانم یەکێتی و پارتی بە حەقیقەت ئەبێت لە خوارەوەی پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆک وەزیرانەوە مناقەشەی بکەن، چونکە سەرۆکی هەرێم بڕاوەتەوە لە مەقابلی سەرۆک کۆمارە سەرۆکی هەرێم پۆستی پارتیە، یعنی من پێم وایە ئەمە قابلی مناقەشە و نیقاشکردن نییە و بە حکمی سەرکەوتنی پارتی لە هەڵبژاردنەکانی 20 دەی ساڵی ڕابردوو پارتی بۆتە حیزبی براوەی یەکەم بە حکمی براوەیەکەی سەرۆک وەزیرانیشینی پارتیە. جا ئیتر لەمە بەدووە حەقی خۆیانە مەسەلا پارتی و یەکێتی هەردوو لایەن داکۆکی لەسەر بەدەسەنانی پۆستی زیاتر بۆ خۆیان بکەن، بەڵام لێرە ئەوەی کە وەکوڵێ سنوور دادەنێ بۆ مناقەشە لە پۆستەکان بە حەقیقەت ئەو شەرعیەتە دیموکراتیە هەڵبژێردراوەیە کە گەلی کوردستان دەنگی پێداوە. ناکرێ ئێمە بەڕاستی خەت بەسەر ڕای میلەت و ئیرادەی میلەت و پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستان ئابێنین لە پێناوی توموحاتی حیزبیدا. بۆیە ئەبێ لەسەر ئەساس و بنەمای دەرەنجامی هەڵبژاردنەکان مناقەشە لەسەر پۆستەکان بکرێ. بەڵام من ئەوەندە دەڵێم لە کولە گرنگە پارتی و یەکێتی بگەنە ئەنجام، چونکە خەڵکی کوردستان چاوەڕێی تەشکیلکردنی حکوومەت و گەیاندنی خزمەتگوزاری بە خەڵک دەکرێت. ئیتر گرنگ نییە لە لای میلەت پارتی چەند وەزیری هەیە و چەند وەزارەتی بەرەکەوێ و یەکێتی نیشتیمانی کوردستان چەند وەزارەتی بەرەکەوێ. ئەمە کێشەی پارتی و یەکێتیە، کێشەی خەڵک نییە و لە حەقیقەتیشا پارتی و یەکێتی و هەموو لایەنەکان وعدمان بە خەڵک و میلەتی خۆمان داوە دەبێ خزمەتیان بکەین، هیوادارم بیر لە خزمەتەکە بکەینەوە. زۆر باشە کاک فازڵیانی، ئێستا بۆ نمونە بڵێن ئەو زەمانە گوزەشت کە ئێستا لە بینی پارتی و یەکێتیە پۆستەکان 50 دابەش بکرێ، یعنی ئەمە یەکێک بۆ لە پێشنیارەکانی یەکێتی بۆ پارتی کە جگە لە سەرۆکایەتیەکان پۆستەکانی خوارەوە کە وەزارەتە فەرمانگەکانە ئەمانە 50 دابەش بکرێ. ئێخۆ حیزبی دیکە هەیە لە هەرێمی کوردستان و ئەمجا کورسیەکانی یەکێتیش بای ئەوەنە نین کە داوای ئەم جۆرە لە ئستحقاقی هەڵبژاردن بکات. وەڵاهی نازانم، من عەرزم کردی ناتوانم لەسەر کۆبوونەوەکانی پارتی و یەکێتی قسە بکەم چکۆ معلوماتم نییە. بەڵام ئەگەر دانیێڵێم ئەگەر ئەم پێشنیارەی کردی بێ برادەرانی یەکێتی لە حەقیقەتە خەتهێنانە بەسەر ڕاو ئیرادەی میلەتە و خەتهێنانە بەسەر وجودی حیزبە کوردستانیەکانی تریشە، چونکە بەڕاستی ئەوانە کیانی سیاسین لە وڵاتە و هەیانە دەنگی هێناوە کورسی هێناوە، یعنی ئەوان لایەنی سێ من دوای پارتی و یەکێتی چۆن ئەکرێ مەسەلا پارتی و یەکێتی 50 کورسیەکان دابەش بکرێن. ئەگەر لە حاڵەتێکیشە حیزبەکان نێنە حکوومەت کە هیوادارم بێن، بەڕاستی زروف و زەمەنی 50 بەسەر چووە، یعنی بەڕاستیەکەی ناکرێ پێشنیارێک بکرێ کە بە ئەنجاممان نەگەێنێ، پێشنیارێک بکرێ کە زەمەنەکەی بەسەر چوو بێ، پێشنیارێک بکرێ کە حەقی لایەنی تر بخوا. ئەمانە بەڕاستی هەموو وەکۆڵێ دێتە ناو ئەو پێشنیارەوە ئەم قسانە. بۆیە بەڕاستی بابەتی 50 ئەوە زەمەنێک بوو بۆ هەڵنەگیرساندنی ئاگرێک کە خەڵک و میلەت و خەباتەکەمانی دەسووتان لە ڕابردوو، کە ئەویش دەست هەڵگرتنی پارتی دیموکراتی کوردستان بوو لە مافێکی ڕەوای خۆی لە پێناوی مافی گشتی و لە پێناوی خزمەتی گشتی و لە پێناوی ڕای میلەت و ئارامبوونەوەی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان. بۆ ئێستا و مەترسیە نەماوە کاک فازڵ؟ وەڵا جا نازانم، ئەگەر شتیوا هیچ کەسێک بیری لێ بکاتەوە
پیاچوونەوەیە بەو هەموو غەدر و تاوانە بەرامبەر بە خوێنی شەهیدەکانی خۆمان و بەرامبەر بە خەباتی دەیان ساڵی میلەتەکەمان، چونکە نابێت کەس بیر لەوە بکاتەوە و نابێت کەس ئەمە وەکو خیار بەکاربێنێ ئەگەرە کووانەکەی ئەوە ڕوئەدا، چکە ئەوە ڕوو بدا بە حەقیقەت خەرمانی هەمومان تووشە. زۆر باشە کاک فازوەڵای باسی پۆستی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتت کرد، یعنی بۆ ئاسایی نییە بۆ نمونە سایکێتی داوای پۆستی سەرۆکی هەرێمەکە پارتی پێی بدا، یعنی بۆ ئاسایی نییە ئەم کارە بکە بۆ نمونە. کاکە سامان لە ڕابردوو کۆمەڵێک بنەمادا نراوە لە مابینی پارتی و یەکێتی ئەخەتخواقسەکە بیر نەچێ سام جەناب دەڵێکی بەس کاک فازل ئێستا حتا پێشنیارێکەیە دەگوترێت یعنی پۆستەکانی بەغدا نابێت تێکەڵی پۆستەکانی هەرێم بکرێ، ینی تەنانەت پارتی ئێستا دەنگۆیەکەیە پێداگرە لەسەرەوەی وەکو چۆن لە ڕابردوودا ئەیویست کاندیدی خۆی هەبێ بۆ سەرۆکایەتی کۆمار، ئەڵێ لەمەی شاهر بە هەمان شێوەیە، یعنی ناڵێ تێکەڵ کرێ، ئەڵێ ئەوە پاکێجێک و مەش پاکێجێکی دیکەیە. ئەو کاتێک کە تۆ جەنابەت باسێکە هی سەردەمی مامجەلال و کاک مەسعود و کە ڕێکەوتنامەی استراتیژی هەبوو. ڕێکەوتنامەی استراتیژی ئەوە یەکێکە لە بنەماکانی ڕێکەوتنی پارتی و یەکێتی، بەڵام نەماوە ئێستا ڕێکەوتنی استراتیژی گوێ لە ئەگەر ڕێکەوتنی استراتیژی نەبوایە وایە ئێمە ئێستاکی ئەم بارودۆخەمان بەدەستەوە نەئەبوو کە بتوانین لە جەوێکی دیموکراتیە و لە جەوێکی ئازادانەی پڕ مناقەشە لەسەر پۆست و هەموو بابەتە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستان بکەین، چونکە بەڕاستی ڕاستی اتفاقی استراتیژی زۆری نەماوە، بەڵام بنەما ئەساسیەکەی ماوە. من ئاواتم ئەخواست پارتی و یەکێتی دیسان ئیتیفاقێکی تری استراتیژی لە مابینی خۆیانە بکەن بۆ ئەوەی ئێمە لە زۆر تەنگ و چەڵەمە ڕزگارەکە. ئێمە چووکە دەستورمان لە هەرێمی کوردستان نەنووسیوەتەوە، کاتی خۆشی گرفتێکی گەورە بۆ پیادەکردن یان نووسینەوەی دەستوریان تاییدکردنی ئەو دەستورە بکرێکە لە هەرێمی کوردستان نووسرا بوو. باقیقەت ئەتوانم بڵێم اتفاقی استراتیژی بوو بە جێگرەوەی دەستور لە هەرێمی کوردستانە. ناکرێ ئێمە دەست لە هەموو بابەتە گرنگەکان هەڵبگرین لە پێناوی بەرژەوەندی حیزبیدا، چونکە پۆستەکانی بەغدا و پۆستەکانی هەرێمی کوردستان هەمووی لە ئەنجامی ڕێکەوتنی اتفاقی مابینی پارتی و یەکێتی و حیزبە سیاسیەکانەوە لە ئەنجامی دەرەنجامەکانی هەڵبژاردنە لە ناو هەرێمی کوردستان. ناکرێ ئەوانە فرامۆش بکرێن یان ئەوانە لە بەرچاو نەگیرێن، چونکە پۆستی سەرۆکی هەرێم بە مقابلی ڕاستە لە ڕابردوو پارتی کاندیدی هەبوو لەبەرەوەی یەکێتی نەهاتە پێشەوە بۆ ئیتیفاقێکی تر لەسەر پۆستەکان کە نەهات. ڕاستە پارتی کاندیدی هەبوو، بەڵام دەرچوونەکەی یەکێتی و دەرنەچوونەکەی پارتی بەڕاستیەکەی ئەوە لێدان بوو لە ئیرادەی ڕای خەڵکی کوردستان و لێدان بوو لە مواقفی سیاسی پارتی و یەکێتی، چونکە نەدەبوو ئێمە خۆمان بخەینە بەردەم ئەو مەعمەعەی کوتلە سیاسیەکان بەغدا کە هەندێکیان ئێستایش بە ئاسا بەرامبەر بە هەرێمی کوردستان بیرەکەنەوە و هەمووشمان دەزانین هەواڵەکەی یەکێتی چۆن دەرچوو، هەواڵەکەی پارتی بۆ دەرنەچوو. بەڵام منە پرسیارەکەم وەڵامەکەم وەرنەگیریان ئەڵم بۆ ئاسایی نییە پۆستی سەرۆکی هەرێم بدێ بە یەکێتی. ئاساییە بەڵام ئەبێ ئیتیفاقی لەسەر بکرێ. کاتێک ئاساییە یەکێتی نابێ پێداگری لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە بەغدا بکە، نابێ پێداگری لەسەر کۆمەڵێ پۆستی تری سیادی لە بەغدا بکە، چونکە وەکو پێشتر ئیشارەتم پێکرد ئێمە لە پاش هەڵبژاردن ئێستا مناقەشەی پۆستەکان لە هەرێمی کوردستانە دەکەین. ئەگەر خەت بێنین بەسەر ئیرادەی میلەت و ڕئیدانی میلەتە بە حەقیقەتەوە شتێکی خراپە و ئیتر خەڵک هیچ ئومێدێکی بە پرۆسەی دیموکراتیەت لە هەرێمی کوردستانە نابێ و نابێ ئێمە ئەسڵەن مەجال بدەین ئەم جۆرە عەقڵیەتە لە ناو هەرێمی کوردستان پیادە بکرێ لەبەر بەرژەوەندە حیزبیەکان. باشە هۆکارەکەەوە نییە کە یانەوەی کە ئەبیسرێ ینی وەکو زانیاری کاک مەسعود و توێتی پۆستی سەرۆکی هەرێم هینە کاک نێچیروان بارزانیە بە هیچ شێوێ نابێ قسەی لەسەر کرێ بە بۆچوونی جەنابیشێت، ینی لە دەستدانی ئەم پۆستە لای پارتی باڵانسی هێز لە ناو پارتی ناکاتە کێشەوە
بە تایبەتی لە نێوان دوو ئامۆزایە بۆیە پارتی دەست بەم پۆستەیشەوە گرێ بەڕاستی. وڵا کاکە سامان من پێم وایە کاگنیەچیر لە هەموو پۆستێ گەورەترە و قەت و قەتیش ئەمە ڕای پارتی نییە پارتی داکۆکی لەسەر پۆستی هەرێم بکە لەبەرەوەی ئەگەر پۆستی هەرێم نەبوو کاگنیەچیر هیچ جێگایەک نییە تایە کار بکە. کاگنیەچیر ئەمڕۆ کاکەرتەرێکی هەڵسوڕێنەرێکی بەهێزی سیاسیە لە تەواوی دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو عێراق و هەرێمی کوردستانیشە. لەبەرەوە من پێم وانییە بابەتەکە ئەمە بێ بابەتەکە دابشکردنی پۆستەکانە لە مابینی پارتی و یەکێتی و حیزبە کوردستانیەکانیشدا. لەبەرەوەی من پێشتر ئیشارەتم پێ کرد ڕێکەوتنی پارتی و یەکێتی لەسەر هەموو پۆستەکان گەورەترە لەوەی پارتی و یەکێتی هەر یەکەیان کام پۆستیان بەرئەکەوێت چونکە لە ڕاستی ڕۆڵبینینی کەسەکان لە ناو حکوومەت و لە سەرۆکایەتی هەرێم گەورەترە لەوەی ئەم پۆستە بەریکی ئەکەوێ. ئەو پۆستە بەریکی ئەکەوێت چی قزمێتێکی بۆ خەڵک پێیە، ئەم پۆستە بەریکی ئەکەوێ چی ئەدایەکی پێیە و ئەتوانێت چۆن هەڵسوڕێنەرێکی بەهێزی پرۆسەی سیاسی بێ لە ئەمڕۆی هەرێمی کوردستانە کە هەمومان دەزانین تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەچی ئاقارێکدا دەڕوا. بڵێ ئەگەر ئەو پۆستە بدرێ بە کاقوبات ناتوانێت وەکو کاگنیەچیر دایکە. من باسی بێتوانایی کەس ناکەم باسی قودرەتی کاگنیەچیرەکەم یعنی بەڕاستی نەموتووە قوبات کە بتوانێت جێگری سەرۆکی حکوومەت بێت دەشتوانێت سەرۆکی حکوومەت وەرگێ بەڵام ئیرادەی سیاسی و حیزبەکەی کاقوبات ئەو دەنگەی نەداوە بە کاقوبات کە نە سەرۆکی هەرێم بێ نە سەرۆکی حکوومەت بێ. یعنی ئەمە مافێکی پارتی خۆیەتی و بە پێ پرۆسەی دەنگدان بەدەستیهێناوە کە حەقی خۆشێتی نەیداوانە. بە تاکید کاکە سامان هەموو دنیای دیموکراتی ئەوانەی ئێستا لە تەواوی وڵاتانی دنیای دیموکراتی کە پەنا بۆ ڕایگەل و میلەتەکانی خۆیان دەبن کە حکومڕانن لە ئەنجامی ڕاو دەنگدانی میلەت هاتوون حکومڕانی وڵاتە زلهێزەکانی دنیان هەتا تێتە سەر ئێمە و هەرێمی کوردستانیش. لەبەرەوە ڕای میلەت ڕایەکی ئەساسی و گرنگە یەکلاکەرەوەی کۆمەڵێ بابەت و مناقەشەیە لە هەموو پرۆسەیەکی سیاسیە. ئەی باشە بۆ وەزارەتی ناوخۆ لای پارتیەوە نە گرنگە یانەوەی کە من لە پێشەکە باسکم وەزارەتی ناوخۆ پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان. وەڵاهی کاکە سامان نازانم یعنی بەڕاستی کاتی خۆی برادەرانی یەکێتی هەموو شین و شەپۆڕێکیان لەسەر وەزارەتی دارایی بوو. کەس خۆی ناکا بەخاوەنی پارتی زۆر بەسووک و جاتۆ گوێ لە برات بگرە پارتی زۆر بە سووک و ئاسانی وەزارەتی داراییدا بە برادەرانی یەکێتی کاتێک کە جەنابی کاک شێخبایزی ڕەحمەتی وەزیری دارایی بوو و کاتی خۆی زۆر داکۆکیانە کرد لەسەر وەزارەتی پێشمەرگە. ئێستا وەزیری پێشمەرگە برادەرانی یەکێتیە. من پێم وایە ئەو پۆستانە کە هەواڵانی پارتی وەری دەکردن هەڵسوڕانەکەیان بە نەوعێکە هەموو کەس حەزی لێەکە ئەڵێ خۆزگایە من لەو جێگە وەزیر بوومە یعنی ئەو پۆستانەی کە برادەرانی یەکێتی تێدایە کەم ئەهمیێتە یان شێوەی هەڵسوڕانەکەی ئەهمیێت بە شێوازی پۆستەکە ئەدا. لەبەرەوە بەڕاستی پۆستەکان هەموو گرنگن هەریەکە تایبەتمەندی خۆیانیانەیە. هیچ ئەگەر ئەو پۆستانە ئەو وەزارەتانە لە ناو هەرێمی کوردستان زۆر گرنگ و شایستە و بەبایەخ نین بۆچی وەزارەتیان بۆ تەشکیل دەکرێت بۆچی جێگەیان لە ناو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا دەکرێتەوە. لەبەرەوە هەر وەزارەتێک تایبەتمەندی خۆی هەیە و هەر وەزارەتێک خصوصیاتی خۆی هەیە لە خزمەتکردنا بەڵام دەگەڕێتەوە چێ دەتوانێت وەکۆڵێ ڕاهەندەیی ئەم وەزارەتە جەنابەت لەگەڵ ئەو بۆچوونانی کەواتەیە لەگەڵ ئەو بۆچوونەی یەکێتیان نیت کە لە ڕابردوو گلەی ئەوەیان نەکرد کە ڕۆڵیان پێنادرێ دەستیان بەستونەتەوە بۆیە ناتوانن کارکەن یعنی لەلایەن سەرۆک وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کە ڕۆڵیان پێنادرێ تەنات خۆشی داگادار بوو کاقوباد و هەندێک لە وەزیرەکان ماوەیە بایکۆتی دانیشتەکانیان کرد. ئەمە حەقی بە کارەکتەرەکان خۆیەوە هەیە یا فعلەن پارتی هەر کەسێ بەشداری پێ بکە نایەڵێ ڕۆڵیە بێ ئەوەی کە وەکو وەزیرێ وەزیر بێ بێوێ بیکە.
چونکەمە یەکێکە لە قسەکانیش کە لە ناو دانوستانەکان باسێکا یەکێتی جاگوێ لە برات بگرە لە ڕابردوو من ئەم بابەتەم ئیشارەت پێ کرد لە جێگرەکان و هەموو وەزیرەکانی لایەنەکان بە برادەرانی یەکێتیشەوە لە ناو حکوومەت مناقەشەیان نەبووە وەگلەیان لە حکوومەت و شێوازی بەڕێوەبردننی دەسڵاتی خۆیان نەبووە بەڕاستی ئەمە مناقەشەی حیزبیە و خەڵکە حیزبیەکانیان دێن ئەم دەنگی ناڕزاییە دەردەبرن جگە لە کاقوبات کە باشە کاقوبات بۆ خۆی کە وازی لە یعنی ماوەیەک وازی لە کار هێنا ئەی بۆ وەزیرەکانیان وازیان لە کار نهێنا کە ئەگەرە وەزیرەکان ناڕازین لە شێوازی کارکردون لە شێوازی تەعاملی سەرۆک وەزیران و پارتی لەگەڵ ئەوان یعنی بەڕاستی ئەم بابەتانە بابەتێکی وەکۆڵێ واقعی نین و من ئاواتم دەخواست برادەرانی یەکێتی بە شێوازێک ناڕزایەکانیان دەرببرن حتا لە لای خۆیان جێگەی ئیقناع و بڕوا پێکردن بێ چونکە ئێمە بمانەوە نەمانەوێت کاکە سامان خۆزگا وانە بواە خۆزگا وانە بواە ئێستا هەرێمی کوردستان دوو زۆنە ئەو زۆنەی ئەولا چی تەداخولێکی پارتی واتیا و کامەیە ڕەزامەندیەکەی خەڵکە پارتی بۆ نمونە بودجێ بۆ خەرج نەکا و پرۆژەی نەهاتێ ناتوانرێت کرێت کاکە سامان ئەگەر ڕوخسەتم بەی با من ئەم تەوزیعە بۆ خۆی بدەم داهاتی ئەولا بۆ کوێ دەچێت چونکە هەرێمی کوردستان کاکە سامان هەرێمی کوردستان 4 خاڵی سنووری نێودەوڵەتی هەیە ئەگەر ڕوخسەتم بەی هەرێمی کوردستان 4 خاڵی سنووری نێودەوڵەتی هەیە دوانیان لای ئیدارەی سلێمانیە داهاتی پەروێزخان سنووری پەروێزخان لەگەڵ سنووری باشماغ داهاتی ئەم دوو سنوورەیە کە بە سەدان ملیۆن دۆلارە نەدێتە خەزیێنەی حکوومەت نەدەدرێ بە موچەی خەڵک ئەی بۆ خزمەتی پێناکرێ کام ڕێگەوبان کامەیە جادە دووسایدەکەی مابینی سەی سادق و پێنجوێن کامەیە جادە دووسایدەکەی مابینی کەلار و هەڵەبجەی تازە و دەربەندی خان یعنی لەگەڵ باقیاتی هەموو بابەتەکانی ترکە خەڵک کە من بەڕاستیەکەی ئاواتم ئەخواست هەچی دێمەوە هەڵەبجە وەکو سویسرا ببینم چونکە هەڵەبجە زێتی منە هەڵەبجە کە سوکاری منی تێدایە هەچەند هەموو کوردستان بۆ من هەڵەبجەیە بەڵام ئەوانەی ئەو شوێنەی وا بەدەستی کاک برادەرانی یەکێتیەوە ئەگەر وەکو ئەملا خزمەت بکرایە هەموو کەسە و کاتەی و ئەشەبیلا ئەو خزمەتانەی تر بۆیە نەکراوە خەتای پارتیە پارتی بودجەی ناداتێ چونکە بودجەی پارێزگاکان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر وەکو یەک میزانیان هەیە و لە حکوومەتی وەرەگرن و لە عێراقیشی وەردەگرن یعنی ئەو میزانیە و ئەو داهاتە لەولا وەردەگیرێ بەکێ دراوە بۆ کوێ چووە کام خزمەت گوزاری پێکراوە هەچەند بەڕاستی من قسەکەری پارتی نیم کاکە سامان من بە ناوی پارتی کادرێک وەکو ئەندامێک قسە دەکەم بەڵێ نا قسەکە ڕاستە دروستە خۆ ئێستا جۆرێک لە هەر ینی قسەیەک بۆ سەرباری قسەکانی تۆ ئێستا هەر لە نێوان پارتی و یەکێتی ینی ڕێکەوتنێکەیە لەوەی کە هەر کەسە و لەسەر داهاتی نانەوتی خۆیواتە داهاتی ناوخۆ دەتوانێت خزمەتی بۆ نمونە زۆنەکەی خۆی بکا بەڕاستی یعنی هەر نمونەی زیندوو بۆ ئەمە پرۆژەی ئاوی گۆبتەپەیان کردەوە کە بۆ چەمچەماڵ ڕابکێشێ کە چەمچەماڵ لەوەتی هەیە کێشەی کەماوی هەیە کۆمپانیاکە مە قسەم لەگەڵ کردوون تاوەکو ئێستا بای 13 ملیارد دینار کاری کردووە 1 دیناریان بۆ خەرج نەکردووە لە کاتێکا حکومەت وتوێتی کاکە بێ لە داهاتی ناوخۆ پارەی ئەم پرۆژەیە خۆتان بیەت قسەکە لەسەرەوەیە بۆچی پارتی لەوێ ئەیکات بۆچی یەکێتی لێرێ نایکا ئەی ئەم پارە چی لێ دێ بەڕاستی وڵی ئەوە بێ لە برادەرانی یەکێتی خۆیان ئەو پرسیارە بکرێت چونکە بەڕاستی قسەیەکەیە ئەڵێ بەشی خۆم بۆ خۆم و بەشەکەی تۆی شەخۆم ئەوە بەڕاستیەکەی بۆ هیچ کەسێک دەست نادا چونکە لە هەرێمی کوردستان داهاتە نانەوتیەکان کەمتر نییە لە داهاتی نەوت کە لە هەرێمی کوردستان هەیە باشە داهاتە نانەوتیەکان تۆ هیچ خزمەت گوزاریەکی پێ نەکەی ڕێگەوبانی پێ چاک نەکەی موشەی پێ نەدەی نەخۆشخانەی پێ دروست نەکەی یعنی بەڕاستیەکەی خۆ
ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی خەڵکە، ئەمە قسەی خەڵکی هەڵەبجە و کەلار و دەربەنیخان و باوەنور و پێنجێن و ناڵپارێز و چوارتا و ماوات و هەموو ئەو جێگانەیە کەوا خەڵکی لێیە. یعنی بەڕاستیەکەی بێ سەیری ڕێگەوبانی ئەوێ بکە وەرە بینی ڕێگەوبانی بابینی هەولێر بۆ سۆران بکە، هەولێر بۆ دهۆک بکە، هەولێر بۆ ئاکرێ بکە، لەگەڵ بابەتی هەموو خزمەت گوزاریەکانی تر. لەبەرەوە ئێمە کاتی خۆی قوربانیمان بۆ سەر تاسەری کوردستان داوە. ئێستا شەهیدەکان زیینوکەنەوە گلێ و گازندەی هەیە، ئەتوانم بڵێم زۆریان عریزەی ناڕزایی و ئیشتیقالەبوون دەنووسن لە دەستی ئەو وەزعی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە، چونکە ئێمە کاتی خۆی لە دەریای هەر ماڵێکمان دەدا لەسەر تاسەری کوردستان. نازانچی من باسم لەسەر مەسەلەی خزمەتکردنە، هەرکەس خزمەتەکە دەستی خۆش بێ، هەرکەس خزمەت ناکە قەرزاری ئەو بیلەتەیە، قەرزاری خوێنی شەهیدەکانە. جا معلومە لەکوێ خزمەتە کرێ و لەکوێ ناکری. تر من نە بە شان و باڵی کەسا هەڵدەدەم، نە کەسیش نەفرەتەیەکەم. زۆر باشە. قسەیەک هەیە لەسەرەوەی کە گوایە کابینەیە کە بێ بۆ هەموو هەرێمی کوردستانە بێ، واتە یەک بڕیار، یەک هێز، یەک دەسەڵاتە بێ. بە بۆچوونی تۆ بەو دۆخەی کە ئێمە لە ڕابردوو هەمان بووە ئەزمورمان کردووە، ئایا ئەمە سەر ئەگرێت؟ کاکە سامان، ئێمە زۆربەی کات بە حەقیقەت هەندێک دەستکەوت کە هەمان بۆ لە هەرێمی کوردستان لە دوو ڕوانگەوە دەستمان کەوتووە. دەستکەوتێکان لە ئەنجامی یەکبوونی ڕێکبوونی هێزە سیاسیەکە و میلەتەکەمان پێکەوە دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە. ئەمانە دەستکەوتی تاریخین بووەتە تاجی سەری هەر تاکێکمان. ئەمە یەکێکە لە دەستکەوتەکان. دەستکەوتی دووهەم بە حەقیقەت زەمەنی سیاسی پێی کردوین کە ئەبێ وا بکەین، و ئێستاش بە بڕوای من زەمەنی سیاسی فەرزی کردووە لەسەرمان. ئەبێ ئێمە خاوەنی یەک پەرلەمان بین، خاوەنی یەک لەشکر بین، خاوەنی یەک حکومەت بین، خاوەنی یەک کوردستانی سەرتاسەری بین بۆ خزمەتکردنی میلەتەکەمان. بەڵام ئەمە لە عەرزی واقعە ینی جێ بێتەوە، چونکە من با پرسیارێکی لێ بکەم وڵاکاک فازی بەو پێی کە جەنابەت کاندامی پەرلەمان بووی، هەم لە لیژنەی پێشمەرگەش بوویت. ئێدە چەند ساڵە بە ئەمریکا و ئەوروپا لە هەوڵێوان هێزەکانی پێشمەرگە یەک بخرێتەوە، هێزێکی نیشتیمانی دروستکرێ، بەڵام هەتاوەکو ئێستا ئێمە هێزی 70 تامانێ. ئەمە جگە لەمە، یعنی من هەمیشە لەم ماوەی ڕابردووە مقابلەیەکم لەگەڵ کاک جەباریاوەر کرد، وتی وەڵای من لەگەڵ ئەو دەستەواژە نیم یەخستنەوەی هێزی پێشمەرگە. ئێمە بێ بڵین هێزە ئەمنیەکانمان خۆ بەس پێشمەرگە نییە، تۆ ئاسایشت هەیە، دژە تیرۆرت هەیە، لەملا کۆماندۆ هەیە، لەولا زێرەفانی هەیە. بەڕاستی ڕەنگە جەنابەت لێ ڕووداوی یەک دوو ڕۆژی ڕابردووە شتت بینی بێت بەرگوێت کەوتی بێت کە ئەم هێزانە تەنانەت جگە لە خەڵک کە لە خەڵک هەڵەیەن و کاری نایاساییەکەن ڕوبەڕووی بەرپرسانی حیزبەکەی خۆشیانە بنەوە. ئەمە چۆن ڕێکە خرێ؟ کاکە سامان، من بۆ خۆم ینی وەکو قەناعەتی خۆم دڵخۆشم بەو جەوە سیاسیە ئارامەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە، و لە حەقیقەتە بەو تەعامولەیش کە لە مابەینی پارتی و یەکێتی هەیە، یعنی خاڵی گەشببینی زیاترە لە خاڵی ڕەشبین. و ئەگەر بەم ئاقارەدا بڕۆین پارتی و یەکێتی، من دڵنیام هێزی پێشمەرگەیش مەحاڵ نییە و بارێکی زۆر گران نییە، چونکە کۆمەڵێک ئیتیفاقات هەیە ئێستا لە مابەینی پارتی و یەکێتی، ئەوانە هەموو ڕێخۆشکەرن و ئاسانکەرن بۆ ئەوەی هێزی پێشمەرگەیش لە هەرێمی کوردستان یەک بگرێ. و لە کاتە گرنگەکانیشە هێزی پێشمەرگەی کوردستان بە 70 و بە هەموو هێزە تایبەتەکانی هەتا بەرپرسەکانەوە لە یەک سەنگەرا ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بوونەوە لە هەرێمی کوردستان، و پێکەوە پەلاماری کەرکووکماندا، پەلاماری خانەقینماندا بۆ ڕزگارکردنی کەرکووک و خانەقین لە ساڵی 91. ئەمانە دەستکەوتی گەورە و گرنگن بەبێ هیچ جیاوازیەک، بەبێ هیچ دوودڵیەک، بەبێ هیچ دڵکردمینێک بەرامبەر بە یەکتر.
و ئێستاش من پێم وایە ئیتفاقی زۆر باش لە مابینی قیادە سەربازیەکانی پارتی وەکێتیدا هەیە و لە هەندێک شوێنیش معسکەری مشتەرەکمان بەیەکەوە هەیە تەنها ئەوەندە ماوە ئیعلانی ئەوە بکرێت کە ئەم معسکەری هێزی سەربازیە. قسەکە ڕاستە کە چەند لیوایەک تێکەڵ کراوەتەوە بەڵام قسە جدیەکە لەسەرەوەیە کە تاوەکو ئێستا کۆمەڵێک هێزن کامانە وەلایان بۆ حیزب و لەناو حیزبیشا بۆ شخصی یەکەمی حیزبەکە هەیە بەڕاستی وای لێ هاتووە لە ناو شارەکانە ئەوانەی کەن ڕۆڵی پۆلیس و ئاسایشیان کەم کردووەتەوە کە ئەمانە دەستگای فەرمی حکومەتن یعنی کێشەکە ئەمەیە بەڕاستی ئەمە چۆن چارەسەرەکرێ. کاکە سامان مامۆساکانی کۆمەڵناسی دەڵێن ئەو کۆرپەی کە دێتە بەرهەم لە سەردەمی لانکەوە ئەتوانی پەروەردەی بکەی بۆ سەردەمی مەردایەتی. ئێمە بە حەقیقەت نایشارمەوە سەردەمی لانکەیمان سەقەت بووە بۆ پەروەردەکردنینەوەکانمان نەمانتوانیوە وایان پەروەردە بکەین ئەمڕۆ کۆمەڵێ جیاکاری ڕەتکەنەوە بۆیە ئەوەش وەختی ئەوێ یعنی بەبێ پەردە و بەبێ شاردنەوە بەداخەوە ئێمە و یەکێتی پارتی و یەکێتی لە ساڵی 1964ەوە سیراعێکی قوڵ لە بەینمانە هەیە بەڵام ئەتوانم بڵێم ئەو سیراعە قوڵە ئێستا لە سەدا 60 نەماوە کاڵ بووەتەوە. ئێمە ئێستاکێ بە بەردەوام لە کۆبوونەوەکان حتا لە مجلیس و دیوەخانەکان باس لە یەکەڵوێستی و یەکبوونی حیزبە سیاسیەکان و پارتی وەکێتی لە هەرێمی کوردستان دەکەین لەبەرەوە ئەمە ناکاتە ئەوەی ئێمە بێئەمەل بین بێئومێد بین لەوەی کە جیاکاری ئێستاش هەیە بەڵام یەکبوونەکان نزیکترە لە جیاکاریەکان کە ئەمڕۆ لە کوردستان قسە خێرەکان زۆرترە لە قسە شەڕەکان هەڵوێستە باشەکان زیاترە لە هەڵوێستە توندەکان لە مابینی پارتی وەکێتی ئەم هەموو شتە باشانەیە بەڵام برینیە کە ئەوەندە قوڵ بێ و ئەوەندە عمقێکی دوور و درێژی ئەبێ بە حەقیقەت ئەبێ هەمومان دەرمانی ساڕێژکەری ئەو برینانەمان پێبێ بۆ ئەوەی بتوانین برینە قوڵەکانی ڕابردوو ساڕێژ بکەین لەبەرەوەی ئێمە کوردستانێکی تر لە پێشمانە ئومێدێکی تر لە پێشمانە زروفێکی تر چاوەڕێمان دەکا دەبێت پێکەوە دەستمان بەدەستی یەکەوە بێ ڕوبەڕووی ئەو ڕۆژگارە بڕۆینەوە هەم دۆستەکانمان پێمان دەڵێن هەم زەمەنە سیاسیەکە و کە سوکاری شەهیدەکانیش داوای ئەوەمان لێ دەکەن دەبێ یەک بین. ئاخردا قسەکە لەسەرەمەیە کاک فازڵ ینی بەرپرسانی هەرێم بە پارتی وەکێتیوە هەست بەو مەترسیەکەن کە لە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستە ڕوئەیە کە مەترسیەکەش بۆ سەر عێراق یانی ئەوەی کە باسەکرێت زیاترە ینی گۆڕانکاری ڕوئەدا بەڕاستی بۆچی تاوەکو ئێستا ئەوە تا ئەوان لەسەر چەند پۆستێک ینی ڕێناکەون حکوومەتەکە پێک بێنن بۆ نمونە پەرلەمان کارا بکەنەوە لە پاڵیشە من قسەکەمەوە بوو بەڕاستی ینی بەرپرسەیە هێزی هەیە لە ناو حیزبا بۆ نمونە چەندین هێزێ وەلایان بۆ سەرۆکی حیزبەکەیە بە قسەی ئەو هەڵسوکەوت دەکات ئەمانە هەموویشی مەترسیە دواتر بۆ سەر ئەمنیەتی خەڵکو و بۆ ئەمنیەتی ناوچەکەیش. کاکە سامان ئێمە بەڕاستی نابێ زەمەنە تاڵەکانی خۆمان زۆر بەکەم سیر بکەین کارەساتە دڵتەزیێنەکان زۆر بە بچووک سیر بکەین ئەگەر وا بکەین تووشی هەمان کارەسات و هەمان موسیبەت دەبینەوە یعنی بەڕاستی چەند بە قوڵی لەسەر ئەم بابەتە هەڵوێستە بکرێ من دەتوانم بڵێم ئەمەلی زیاترمان پێدەبەخشێ کە جارێکی تر ئەو کارەساتە دڵتەزیێنانە دووبارە نەبنەوە. بە تاکید بەرپرسانی پارتی وەکێتی بەرپرسە باڵاکان لە شەخص یەکەمەوە بۆ خوارەوە ئەوان زیاتر گوێبیستی پەیامی دۆستەکانی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکانمان دەبن و پەیامە خۆش و ناخۆشەکانیش بەوان دەدرێ بە خەڵکی خوارەوە و بە کادری خوارەوە نادرێ بۆیە ئەمە وای کردووە کە ئەوانیش هەڵوێستە لەسەر کۆمەڵێ بابەت بکەن و هەوڵ بدەن کۆمەڵێک گرفت و کۆسپی گەورە لە ڕابردوو هەبووە ساڕێژ بکرێ تەصفیە بکرێ بچینە سەر عەرزێکی واقعی پێکەوە ژیان و پێکەوە کارکردن. ئەخر ئەمە لە بینی کوڕەکانە ڕوئەیە ینی باوکەکان پێشتر ئەمەیان نەکرد مەبەستم کاڵێم باوکەکان ینی کاک مەسعود و مام جەلال ئێستا کوڕەکانیان ینی دەسەڵاتدارن کە ئەوش لێرە باڤڵ تاڵەبانیە لەولا مەسرور بارزانیە
یعنی درک بەماکەنەوەی کە پێشتر ئەوان ئەیان کرد و لەسەر مێزی گفتوگۆ بە دانیشتنی هەموو کێشەکانیان چارەسەرە کرد. کاکە سامان ئەوە سروشتی ژیان و سروشتی حیاتی ئینسان و زەمەنە سیاسیەکان هەروە هاتوونەتە پێش و هەرواش دەبن. من پێم وایە پێشتر ئیشارەتم پێکرد ئێستاکێ تەفاومێکی زۆر باش وەکو جەناب دەڵێ لە مابینی کوڕەکان کە کوڕەکان ئەمڕۆ قیادە و سەرکردەی وڵاتن تەفاومێکی زۆر باش لە مابینیانە هەیە چونکە بە کاتی وا هەیە بەبێ پاسەوان خۆیان بە ماڵی یەکتردا دەکەن کاتی وا هەیە زۆر بە ئاساییانە کات و سات و شەو پێکەوە بەسەر دەبن و ئەمانە هەموو شتی باشن و شەرد نییە هەچی ئەوان لە دانیشتنە دوو قۆڵیەکان ئەیڵێن هەمووی باش بکرێەوە هەمووی شەرع بکرێەوە ئێمەش نایزانین بەڕاستیەکەی چووکە نین لە بینیانە بەڵام من ئەوەندە دەزانم تەفاومی ئێستا پێکەوە کارکردنی ئێستا ئەو هەڵوێستانەی ئێستا لەگەڵ یەکتر هەیە زۆر 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 باشترە و لە ڕابردوو زۆر باشترە. باشە کاک فازۆڵا پرسیارێکی جددی بۆچی کەس خۆی نایە لە سەرۆکی پەرلەمان؟ ینی پەرلەمان لە کاتێکا دەستگایەکی تەشریعیە دەستگایەکی زۆر گرنگە هەم ئەتوانێت چاودێری حکومەتی پێکەی هەم ئەو یاسا گرنگانش کە پێویستن بۆ هەرێم دەتوانی لێوە دەربکرێ بەڵام کەس داوای سەرۆکی پەرلەمان ناکا بەڕاستی ئەوەنەی کە شەڕەکە لەسەر سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی دادوەریە یا ئەنجومەنی ئاسایش ئەوەی مەبەستی خزمەتی عام بێت دەبێت پەرلەمانی زۆر بەلاوە گرنگ بێت لە زۆربەی وڵاتانی دنیا لە زۆربەی وڵاتە دیموکراتیەکانی دنیا کە من سەردانی زۆر وڵاتی ئەوروپام کردووە وەکو وەفد وەکو نوێنەری پەرلەمان یعنی بەڕاستی هەر بڕیارێک پەرلەمانتەی دینەکە حکومەت ناتوانێت تەنفیزی بکە لەبەرەوە پەرلەمان ڕۆڵێکی گرنگی لە دنیا هەیە و لە هەرێمی کوردستانیش ڕۆڵی زۆر کاریگەر و گەورەی هەبووە چونکە ڕۆڵی پەرلەمان ئێستاش ئەو کارانەی حکومەت دەیکا لەسەر ڕۆشنایی و ئەساسی ئەو یاسایانە دەیکا کە لە قولەکانی ڕابردوو پەرلەمان یاسای بۆ دەرکردووە لەبەرەوە ڕۆڵی پەرلەمان ئەوەندە بچووک نییە چونکە لە مابەینی حیزبەکانیشا زۆر خەڵک محاولاتی جدی ئەکا بۆ سەرۆکایەتی پەرلەمان و لە مابەینی پارتی وەکێتیشا ئەو محاولاتە هەیە بەڵام دیارە هەندێک پۆستەیە زیاتر وەکۆڵێ تموحاتی زیاتری حیزبی تێدایە دەستکەوتی حیزبی زیاتری تێدایە چونکە پەرلەمان خزمەت بە عام دەکا خزمەتێکی گشتگیر دەکا و یاسا بۆ وڵات دەردەکا بۆیە من پێم وانە سەرۆکایەتی پەرلەمان کەمتر بێ لە هیچ پۆستێکی تر نە لە هەرێمی کوردستان و نە لە دنیا لەبەرەوە دەوری پەرلەمان من بۆ خۆم 4 ساڵ ئەندامی پەرلەمان بووم یعنی بەڕاستی هەمیشە یادگاریەکی جوانە لام هەمیشە شانازی بەو کات و ساتانەوە دەکەم کە لە ناو هۆڵی پەرلەمانە مناقەشەم دەکرد و گوێم لە مناقەشە دەگرت لە ناو هۆڵی پەرلەمانە چونکە خەڵکی نوخبەی چاکی زۆر بە معریفە لە ناو پەرلەمانە ئەندامی پەرلەمان بوون و مناقەشەی یاسا دەرکردن و یاسا دانانیان لە هەرێمی کوردستان کردووە بۆیە پەرلەمان کە کاتێک کەوتە گەڕ و کاتێک کەوتە کارکردن هەموو کەس دەزانێت ڕۆڵی پەرلەمان چیە و پەرلەمانیش پێگەی پەرلەمان بە هیچ کەسێک بچووک نابێتەوە. باشە کاک فازڵیەک پرسیاریکە ئێستا یەکێتی لە بەرامبەر وەزارەتی ناوخۆ داوای ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی کوردستان دەکا بە بۆچوونی تۆ داوایکی دروستە ئەمە؟ لە مەفۆزاتە کاکە سامان هەموو شتێک واردە و هیچ پۆستێکی شتاپۆ نییە لەسەر هیچ وڵایەنێ پۆستێکا فازیبان ڕاستگۆ بین لای پارتیەڵی سوورە ئاخر ئێتر مەفۆزات بیۆیان نەبێ نا کاکە سامان بۆیە لای پارتی هێڵی سوورە چونکە من پێشتر ئیشارەت ئەمە حەقی بەسەر ئەمنیەتی وڵاتەکەوایە حەقی بەسەر ئەوەیە کە پارتی لە ڕابردوودا کۆمەڵێک کار و ئەمنی و پەیوەندی ئەمنی هەیە کە ناوێ بچێتە چنگی حیزبێکی کە یعنی قسەکردن لەسەر ئەمەیە بەڕاستی ئەزانی چۆنە من پێشتر ئیشارەتم پێکرد کاکە سامان ئێمە ئەنجامی هەڵبژاردنمان لە هەرێمی کوردستان هەیە
یعنی ئێمە با بچین سەیری یاسا و تەشکیلەی زۆربەی حکوومەتەکان لە دنیا بکەین. یعنی هەندێک پۆست هەیە بە تەبیعەتی حاڵ لەگەڵ ئەو حیزبە دەبێ، ملکی ئەو حیزبە دەبێ کە سەرۆکوەزیرانەکەی لەو حیزبە دادەنرێ. بەڵام لە هەمان کاتیشە من دەڵێم ئەگەر پارتی وێکێتی بگەنە ڕێکەوتن ئیتیفاق لەسەر پۆستەکان بکەن، زۆر تەبیعیە ئەو پۆستە لە لای کام لایەن هەبێت. چونکە من پێشتری شارەتم پێکرد گەورەترین پۆست کە یەکێتی زۆر حساس بووی وەزارەتی دارایی بوو. ئێستاکێ بۆ ئەم وەزارەتە ئەبێ بێ ئەهمیەت بێ و کەم ئەهمیەت بێ، یان وەزارەتی پێشمەرگە بوو. وەزارەتەکانی تریش بە هەمان شێوەن. لەبەرەوە من پێم وانییە هیچ وەزارەتێک هێڵی سووری هیچ لایەنێکی لەسەر بێ، بەڵام لە هەمان کاتا ئەگەڕێتەوە بۆ شێوازی ئیتیفاقکردن لەسەر هەموو پۆستەکان لە خواری سەرۆکوەزیرانەوە. یعنی سەرۆکوەزیرانێک لای بووەتەوە، سەرۆکوەزیران و سەرۆکی هەرێم. خۆی ئەگەر بڕوامان بە پرۆسەی دیموکراتیەت و ئەنجامی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەبێ، بە تاکید یەکلا بووەتەوە. یعنی ئەمە شتێک نییە خاترانەی تیابێ بە خاتر پارتی بیدا بە یەکێکی تر و یان لایەنێکی تر بە خاترانە بیدا بە پارتی. ئەمە دەرەنجامی هەڵبژاردن، بەرکەوتەی هەڵبژاردنەکان چۆن هاتووە، ئەمە یەکلا بووەتەوە. بۆیەکان من ئەڵێم لە خواری سەرۆکوەزیران و سەرۆکی هەرێمەوە مناقەشە لەسەر پۆستەکانی تر شتێکی واردە و زۆر ئاساییە نییە. بۆ نمونەگە سەرۆکی هەرێم یەکێتی داوای کردو یەک جێگرێ بێ، پارتی ڕەنگە لاری نەبێتەوە کە پێشتر دوو جێگریە. زۆر تەبیعیە، چونکە کاتی خۆی کە دوو جێگری هەبوو بە حقیقەت پارتی هەم ئەیویست حیزبەکانی تر مشارەکە لە ناو حکوومەتی سەرۆکایەتی هەرێمدا بکەن. نەنا ئەزانی چۆنە خۆ گۆڕان لایەنێکی سیاسی ئێستایشن، بەڵام ئەو کاتە کورسیان هەبووە و لایەنی گۆڕان بە یعنی لە لای پارتی هیچ لایەنێک ڕەفز نییە کاکە سامان، حتا ئەو لایەنانەی کە دەنگیان نەهێناوە. چونکە باشە وەڵام تۆ من برد بۆ پرسیارێکی دیکە کاکفازی لە وڵاتەدا سەگە بیر نەچێ. یعنی ئێستا دەگوترێکێک لە مەرجەکان یەکێتیەوەیە کە هەردووکیان پێکەوە حکومەت پێک بێنن، نابێ لایەنی کە بێتە ناو کابینەکەوە. تەسەورەکەی پارتی لەگەڵم بۆ چوو نابێ. ئەمە بەدەستی نەخێر نانانە. پارتی وەکو پێم عەرزم کردی هیچ لایەنێکی لا ڕەفز نییە، بە تایبەتی ئەو لایەنانەی کە یەک کورسیشیان لە هەرێمی کوردستان هەیە ئەبێ خۆی بڕیار بدا، بەشداری حکوومەتەکەیان نایکا. بۆ پارتی وێکێتی نییە هیچ لایەنێک ڕەفزکەن، چونکە ئەمە دەنگی میلەتە. ئێمە باوەڕمان دیموکراتیەت هەیە، باوەڕمان بەڕای گەل هەیە. ئەمە گەل میلەت دەنگی پێداوە، کورسیەکە یان هەرچەنە هەتا دێتە ئاخر کورسی کە پارتی دیموکراتی کوردستان هێنابێتی. لەبەرەوە هەر لایەنێک کە دەنگی هێنابێت شەرعیەتی هەیە لە حکوومەت بەشداری بکە. جا ئەوە لایەنەکان خۆیان بڕیارەدەن. پارتی یەکەم بڕیاری ئەوە بوو وەکو حیزبی براوەی یەکەم چوو لەگەڵ هەموو حیزبە براوەکان، هەموو حیزبە ئەوانەی کە کورسیان بەدەستیانە و کۆبوونەوەی لەگەڵ کردوون و ڕای وەرگرتوون. ئێستاش پارتی لەگەڵ ئەوەیە هەموو ئەو حیزبانە کە کورسیان هێناوە بەشداری حکوومەت بکەن، بەڵام قەرار ئەگەر لەسەر پشتی پارتیش بێ هەر بەشداریان پێکە. خۆی کاتی خۆی هەندێک حیزب لەسەر پشتی پارتیش بەشداریان پێکرا، بەڵام بۆ لەسەر پشتی پارتی بۆ لەسەر حسابی خۆی نەبێ. مەسەلا ئەم لایەنانە دەنگیان هێناوە، کورسیان هەیە بە پێی حەقی خۆی. یعنی بۆچی خەت بەسەر حەقەکەی خۆیان بێنین و پارتی لە حەقی خۆی پشتیان پێ بدا؟ لەبەرەوە خۆی کە حەقی بەدەستێ نابێ، پارتی ئەتوانێ بە پۆستەکانی تر لە قایم قامێتە بەڕێوەبەرایەتی ناحەیە لە هەموو پۆستەکانی تر مراعاتی ئەو حیزبانە بکات کە کورسیان نەهێناوە، بەڵام ئەو حیزبانە کورسیان هێناوە شەرعیەتی دەنگدانیان لە هەرێمی کوردستان هەیە. بۆچوونی ئەمێ بۆ چوونت وەڵاوەرگرم لەسەر ئەو پرسیارەم. نەوەی نوێ دەڵێ ئامادەم 15 کورسەکەم بدەم بە یەکێتی بەس سەرۆکوەزیران ینی حکومەت پێک بێنن، ینی سەرۆکوەزیران بتوانێت لە یەکێتی بێ. بۆچوون چییە لەسەر ئەو قسێ؟ وڵا ئەوە ئارزووی خۆیانە. یعنی من نەمبینیەوە کورسی ببەخشرێ. نەوەی نوێ ئەوەندە تەبیعەتی سەخیە
با بۆ میلەت سەخی بێ، با بۆ دەنگدەرەکانی سەخی بێ، نەک لە پێناوی قوڵکردنەوەی هێقدی سیاسی، نەک لە پێناوی قوڵکردنەوەی سیراعاتی سیاسی بێ ئەم بەخشندەیە بکە. یعنی نەوەی نوێ هیوادارم وەکو لایەنێکی سیاسی براوە بتوانێت قسەی خێر بکە، دەتوانێت قسەی شەڕ بکە، نەیەت سیراعی پارتی یەکێتی قوڵکاتەوە، نەیەت بە شێوەیە تەعامل بکە خۆی لە لای لایەنێ شیرین کا و لە لای لایەنێکی تر غەزەبی لێ بگیرێ. ئەمە بەڕاستی من بە مووقیفی سیاسی نابینم. زۆر باشەمەوێ بۆ چونت وەرگرم لەسەر ئەو داواکاری جێتی کە داواکە لە پارتی لاڵبژارنی داهاتوو بە یەک لیست بەشدار بن. تەسەوورەکەی پارتی ئەمە قبوڵ بکە؟ من بۆ وەکو خۆم ڕێم هەیە کاکە سامان، چووکە پێشتری شارەتم پێکری من بە ناوی پارتیەوە قسە ناکەم. من ئاواتم ئەخواست پارتی وێکێتی ببن بە یەک حیزب، نەک بە یەک لیست. وەڵاو قسە و دەنگدانەوەی زۆری هەیە کارفازی، جارێکە لە زوم باسە کرد ببن بە یەک حیزب. ئێساش لەسەر بۆچوونەکەت من ئەڵێم لەسەرەوەی ئێساشەر ببن بە یەک حیزب. ئەڵێم ئەمە خۆزگەی مناک کاکە سامان، ئەمە خۆزگەی منە، خۆزگە پارتی وێکێتی ئەبوون بە یەک حیزب. ئیتر ئەم کۆسە و براڕۆ لە کوردستان دەبرایەوە و پێم وایە ئەو کاتە خەڵکی کوردستان ئاسوودەیەکی زیاتر ڕووی تێدەکردن و خزمەتێکی زیاتر بە خەڵکی کوردستان دەگەیشت. ئیتر من پێم وانە ئەگەر پارتی وێکێتی ببن بە یەک حیزب، کاکە ئەگەر نەیش بن بە یەک حیزب با ئیتیفاقێک بکەین ئێمە نزیکمان کاتەوە لە یەک هەڵوێشتی، لە یەک ڕایی، لە یەک مووقیفی، لە یەک لەشکری، لە یەک بڕیاری، چی بەرامبەر بە بەغدا، چی بەرامبەر بە خۆمان. یعنی ئێمە ئەبێ بزانین بەڕاستی ئەو زەمەنە سیاسیە لەبارەی ئەمڕۆ بۆ کورد ڕەخساوە بە حەقیقەت نابێت چاوەڕێی ئەوە بین. ئەم زەمەنە هەروە بۆ ئێمە ئەمێنێتەوە بە دیار ئێمە باشە بۆ لە ڕۆژاوە ئەمە کرێ بەڵام لە باشوورا ناکرێ. وەڵاهی جا کوردستانە کاکە سامان، بە حەقیقەت من ئەمڕۆ هەرێمی کوردستانی باشوور بە دڵ و چاو و بازووی هەموو پارچەکانی تری کوردستان دەزانم و دوژمنەکانیش وای سیر دەکەن و کوردستانی باشوور بۆتە ئومێد و ئەمەلی هەموو نەتەوەی کوردە هەموو پارچەکانی کوردستان. و من دەستخۆشی لە کوردستانی ڕۆژ ئاواکەم بەو کۆنفرانسە کە کردیان و جەنابی سەرۆک بارزانیش و جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانیش دەستخۆشییان لێکردن، کارێکی زۆر باشیان کرد، بەڵام کاری زۆر باشیش لە هەرێمی کوردستان کراوە و بە بەردەوام کۆڕ و کۆنفرانسی زۆر باشی بەرەو پێشون و بەرەو یەکبوون لە هەرێمی کوردستانە ئەنجام دەدرێ، هەمویان مایەی دڵخۆشی و ئومێد بەخشن. من زۆر سپاسی جەناب دەکەم کە میوانی حوتپرسیار بووی کاک فازیل. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ فازیل بەشارتی ئەندامی پێشووی تاگیرداری پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم بوو. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حوتپرسیار بوو. بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.